دیسان چی دەکەی لێرە؟ شلێر بێنگۆ ناحەوێم و ئەمن قەت هەستە کاکە لێرە بڕۆ. تکایە حەزمێک پێکەوە ژیان چ خۆش پێک بینین. ژیانی خۆش ئێمە کۆتایی پێهات. ئێلۆ لۆ هەموو ڕقتە لەمنە چم کردووە؟ لەبەرە ئەوەی کە هەمیشە مەستی هەمیشە ئاوە دەهاتیەوە ماڵێ. یەڵە هەستە بڕۆ. شلێر خۆشم دەوێ خۆشم دەوێ ناحەوێمەوە ببێت و دەمرم. باسی کامە خۆشەویستی دەکەی؟ خۆشەویستی ئێمە دەمێکە کۆتایی پێهاتەوە. ئێمە تەلاقمان وەرگرتووە. شلێر هەموو شتانە غەڵەت دەکەن. لێم ببورن. لێبوردن نییە هەستە کاکی بەڕێز لێرە بڕۆ. پێم مەڵێ کاکی بەڕێز ئەچیت پێ بڵێ؟ پێ بڵێ بچینەوە مەحکەمەی مارە بکەوە. باسی ئێمە دەمێکە کۆتایی پێهاتووە. یەڵە لێرە بڕۆ. شلێر 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 خۆشم دەوێ شلێر. قاسم لە چێی حەزم لێ بدوینم. باش باش چۆنی شاین؟ باش نیم. چ دیسان لەوا دەگریەی؟ ژنەکە چی گوت؟ ڕازی نەبوو. دە هەستە هەلۆ ڕازی نەبوو لۆ. ڕازی نەبوو. کە خەتای تۆ دەزانین لۆ. ڕازی نەبوو نا. ئەتو 24 سەعات سەرخۆشی نەتوانی دیری ژنەکەت ڕازی بکەی لەگە کچەکەت. نەتوانی دیری ڕازی بکەی. چبکەم لەوەی زیاتر. باشە خەی ناکەم هێواش هێواش چ بە من دەکرێت لۆت بکەم وا لەگەرتم چ لۆ بکەم چ دەی لۆت بکەم. هەموو خداوێ ئەو حاکمەی بوو. ئەو حاکمەوە لێم کرد. کورە ئەو چ پەیوەندی بە حاکمی وەیە ئەوە حاقیچیە بە حاکمی ئەتوو نەتوانی دیری ژنەکەت ڕازی بکەی. هەموو شتێکم کرد. بم بە لای حاکمی بم بە ماڵی حاکمی. باشە کورە ئەتوو چیشت بە ماری حاکمیە؟ ئەتوو سەرخۆشی ئێستا بە خۆت بێوە نا ئەو قسانە ناکەی. کورە دوایە حاکم نا تەلەفۆن لۆ پۆلیسی بکە دەتگرن دیسان دەچێت سجن. مەترسێمە ئەم دەزان چی پێ دەڵێم. بم بە مارە حاکمی عاقد بە هیچ زانێت. باشە دەدبم ئەتوماریان پێ دەزانی؟ پێ دەزانم. باچی باشە بەس ئەم نایەمە ژۆرە دەگەڕێمەوە. باشە بەس بم بە بڕۆ ئەگەر لە خۆت باشە باشە.